سڵاوتان دەبێت بینەرانی زاری کرمانجی ئەمڕۆ یەکەمین فستیڤاڵی زانستی بەشی تەکنۆلۆژیای زانیاری بە چاودێری ڕاهگری کۆلێژی پەیمانگای تەکنیکی سۆران بەڕێوازی گەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە بە دیاریکراوی ئەمڕۆ سێشەمە لە کۆلێژی تەکنیکی سۆران یەکەمین فستیڤاڵی زانستی بەشی تەکنۆلۆژیای زانیاری بە چاودێری ڕاگری کۆلێژی تەکنیکی سۆران بەڕێوازی بەشی تەکنۆلۆژیای زانیاری یەکەمین فستیڤاڵی زانستی خۆیەتی کە سازەکات و هاوکات ژمارەیەکی زۆر لە قوتابیان بەشداریان کردووە و 19 پرۆژەی جۆراوجۆر تێدا بە 19 پرۆژەی جۆراوجۆر تێدا بەشداریان کردووە و هاوکات قوتابیان بە شێوەی گروپ پرۆژەکانیان دەخەنەڕوو ژمارەیەکی زۆر لە میوانان و هاوکات مامۆستایان و قوتابیان بوونیان هەیە تەواوی ئەو قوتابیانەی کە پرۆژیان هەیە بۆ بەشداربووان بۆ ئامادەبووانی دەخەنەڕوو ئەمە دیارەیەکەمین جارە کە کۆلێژی تەکنیکی سۆران فستیڤاڵی لەم جۆرە ساز دەکات کە فستیڤاڵێکی زانستی تەکنۆلۆژیای زانیاریە کە تایبەتە بە بوارەکانی کۆمپیوتەر هەرێکە لە ڕاگری کۆلێژی تەکنیکی سۆران و ژمارەیەک لە میوانان و دەرپرسان تێدا بەشداریان کردووە ئێستاشدا قوتابیان پرۆژەکانیان بۆ میوانان دەخەنەوە بەڵێ دەمەوێت بەشێک لەو قوتابیانە وەربگرم کە پرۆژیان دروست کردووە دەچمە لای قوتابیەک سڵاو دەبێتەوە کاتت باش پرۆژەی ئێوە چییە لە چی پێک دێت بەخێر بێن سەرچاوەکانم سەرتا ئێمە سیستەمێکمان دروست کردێ لە بۆ نەخۆشخانەی سیستەمی بەڕێوەبردنی بانکی خوێنێ لە بۆ نەخۆشخانەی ئاشتی کەوە لەو سیستەمەدا بەکارێ بۆ تۆمارکردنی ئەو کەسانەی کە یانەوەی خوێنی خۆیان ببەخشن وەروە ئەو کەسانەسی کەوا پێویستیان بە خوێنە یعنی خوێنیان کەمە ئەو کەسانەش تۆمار دەکەن کەوا پێویستیان بە خوێنە و خوێنیان بۆ گوازێتەوە لە ڕێگەی فۆرمێکەوە هەموو ئەوانە تۆمار دەکرێن وەک لە تایبەتمەندیەکان ئەو سیستەمە بریتیە لەوەی کەوا یعنی ئێمە کاتێک کە ئەو کەسانە تۆمار دەکەین لە ڕێگای ئیمێڵ و ژمارە تەلەفۆنیان لێ وەردەگرین لە بەخشەکان کە کاتێک یعنی لێمان وەرگرتن ئیمێڵ و ژمارە تەلەفۆن ئێمە لە کاتی پێویستدا لە ڕێگەی ئیمێڵەوە دەکاری بۆ هەموو ئەو نەخۆشانە نێرین هەموو ئەو بەخشەرانە نێرین کەوا خوێنیان بەخشێ ئەم ئەڵێن پێویستمان بە خوێنی بۆ نمونە ئەی زایدا کە بە زووترین کات سەردانی نەخۆشخانەی ئاشتی بکەن پێویستمان بە خوێنە یعنی ئاگاداری یەکێک لە تایبەتمەندیەکانی لەوەدایە ئاگاداری بۆ هەموو ئەو کەسانە چێ کەوا یعنی زۆری خوێنەکان ئەی زایدا یعنی بەپێی داواکاری خۆمان باسی پرۆژەکەم لەو کە ماوەی چەندی پێویستەوە بە چەند کەس ئامادەتان کردووە ئەم پرۆژەیە تا چەند کار ئەزاری بۆ نەخۆش دەکات لە نەخۆشخانەکان بۆەوەی بە دوای خوێن نەگەڕێت وڵی تقریبا ئەمە لە سەرەتا وەرزەوە خەریکی ئەم پرۆژەیە بووین لەگەڵ بە گروپاتە کارەکە یعنی گروپاتێکی 6 نەفەری بوون خەریکی ئەم پرۆژەیە بوون و کارمان لەسەر ئەم پرۆژەیە کردووە و مەسەلەی کاراسانیش لەبۆ نەخۆشەکان یعنی ئەم سیستەمە وەک گوتم سەرەتا ئاماژەم پێکرد لە ڕێگەی فۆرمێکەوە هەموو بەخشەرەکان تۆمار دەکرێن ئەوە لە بۆ یعنی ئەو کەسانێک کە دەیانەوێت خوێنی خۆیان ببەخشن وەک کەسانەشی کە دەیانەوێت خوێن وەربگرن نەخۆشە ناوەکەی تۆمار دەکرێت و لەگەر زۆری خوێنەکە دیاریەکرێت و بێزگە لەوەش ئەو ڕێژە خوێنی کەوا پێویستی پێیە نەخۆشەکە
ئەم ڕێژە خوێنەش دیاریەکرێت پاشان ئێمە لە ڕێگەی کلیک لە دوگمەیەکەکەین ئەم ڕێژە خوێنە دەگوازرێتەوە بۆ ئەو نەخۆشە بەماشەوە ئەو کەسەش تۆمات دەکرێت لەناو ئەو سیستەمەدا. کەوتوبن بەڵێ دەمەوێت بەشێکی دیکە لەو قوتابیانە وەربگرم کە پرۆژان هەیە کە ئەوە یەکێک بوو لەو پرۆژانێک کە پرۆژەی بانکی خوێن بوو دەمەوێت یەکێکی دیکە لە قوتابیان وەربگرم. سڵاتان لێبێت تۆ کاتتان باش پرۆژەی ئێوە چیە لە چی پێک هاتووە؟ چی پێک هاتووە؟ پروژه من وبسایت آنلاین شوپینگه گوگل اداد توشه منیسی آنلاین شوپینگ دی بوده وبسایت من جی اکل نوانده همه زان آنلاین شوپینگ چه کرین و فروشتنه خلق تشتات اداد کرید و فروشی لیره ما زمانت کارت دا کار اینای گوگل API گوگل ترانسلیت ما بگرینه هر زمان یک دنیا اداد ادوید تو شیب کار بینید داش خرا گیرنگ در وکی دیار کردیات دا کرمانجی بادینی یعنی سورانی بادینی عفو تو شیب خود دا کار بینیم و لیره تنه از ادمینم چونکی من وبسایتی چکری تنه از نه کتش تا بالا کن تو شی زانیاریت خود دانه اکاونت خود تایبت خود که یوزر و چاکته که دست دوی هی تو دی بخورس ملی گری نرخکی بودانه و بالا که تو شی بخوب دست دو بفروشی سود وبسایت من ببینی لە ئێستادا بەهۆی بەراوی تۆڵەکانی و تەکنەلۆژیا پرسی گواستنەوەی کەلوپەر بە شێوە ئەلکترۆنی ئۆنلاین زیادی کردووە تا چەند کار ئاسانی دەکات بۆ هاوڵاتیان ئەم جۆرە سیستەمە؟ سیستم زوره باشه چونکی هیا بونمونه دیال امریکا دنیا بونمونه است امریکا داب کن برنامه ته او وبسایت هر جیک متبیدن هر جیکی بیت شیت مخوب کار بینین تنه کردستان دانه و همان دم لوکیشن آدانای که لوکیشن دی جیمن و جیوی دیاری کردن یعنی هم پاره کالا که هم پاره رکاوی آخر دی بومن دیار کردن گیاندن یجی دی دان دسته کان خوش بن بەڵێ ئەوەی گوێبستی بوون یەکەمین فستیڤاڵی کۆلێژی تەکنیکی سۆران بوو کە ژمارەیەک قوتابی لەم کۆلێژە لە بەشی زانستەکانی کۆمپیوتەر و بەشی ئایتی پرۆژەی جۆرا و جۆریان هەبوو وا دیارە لە ئەو قوتابیانەی کە لەم فستیڤاڵە بەشدار بوون ژمارەیەکی زۆر قوتابی بەشداریان تێدا کرد بوو هاوکات بە 19 پرۆژەی جۆرا و جۆری بوارەکانی کۆمپیوتەر و سیستەماتیک و هاوکات دیزاین و بەشێکی دیکەی بوارەکانی دیکەی کۆمپیوتەر کە پەیوەستن بە بزنس و هاوکات شۆپین ئەمانە یەکەمین جارە کە لە کۆلێژی تەکنیکی سۆران بەڕێوەچێت و قوتابیان پرۆژەکانیان بۆ میوانان و قوتابیانی دیکەی کۆلێژەکە دەخەنەڕوو بەڵێ